لە دەواازەی ڕاپەڕینەوە ئەمڕۆ لە بری ئاوازی ئازادی بێدەنگیەکی پڕ لە دڵە ڕاوچێ باڵی کێشاوە. 35 ساڵ بەر لە ئێستا ڕێک لەم ڕۆژەدا و لێرەوە کڵپەی شۆڕش دژی بە ئەس هەڵگیرسا تاوەکو گەلێک بگاتە کەناری ئارامی کەچی دوایی 3 دەیەونی و هێشتا ئاسمانی کوردستان لەژێر ڕەحمەتی ئاگر و ئاسندایە. ئەمڕۆ یادی ڕاپەڕین لە لانکەکەی خۆی نەکرایەوە. ململانەی خوێناوی زلهێزەکان شەڕی ئەمریکا و ئیسرائیل دژ بە ئێران ئاسمانی ناوچەکەی کردۆتە مەیدانی جەنگێکی نەخوازراو لە ترسی بەربوونەوەی درۆن و موشک ئەو موشەکە سەرگەردانانە و بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان ڕانیە و ئیدارەی ڕاپەڕین بڕیاریاندا هیچ مەراسیمێک بۆ ڕاپەڕین ئەنجام نەدەن. خەمەکە ئەوەیە نەوەیەک دوای 35 ساڵ خەبات هێشتا لە بری چنینەوەی بەرهەمی یەکجارێکی سربەخۆیی دەبێت خۆی لە پارچەی موشەکی وڵاتانی تر بپارێزێت.